افخر ذبونه یا گروپین اوفروده ین ترومبلا ورزشک جهانیه والوان دماهی باشور کردستان برنیاز بویه شوفر به ترومبلین خوبه نمایش دکن و پیش برگه الجهن آسه دهنه کرن چێژێک لەو کاتا بینی کە تۆی بۆ نمایش دووەمیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی ئێستا من بۆی ئۆڤرۆدەوە پێشتر کۆمەڵایەتی خەڵکی زۆرمان ناسیەوە بەڵام ئێستا بۆی ئۆڤرۆدەوە لە زاخۆ هەتا خانەقین لەگەڵ هەموو گروپەکانە تێکەڵیمانە یەکترە ناسین. شوفرین بەشداری کری ji gelek deverên Kurdistanê hatbûn û nêzîkî Sersinkê cihê hevrikî û şarazaya şofêra û hêza trombêlê bû û ji temenên cuda cuda bûn. Caran destxutan û keyfxweşî û caran jî trombêl werdgeriyan. لە سلێمانیەوە هاتووم من لێرە یاریەکەم هیوادارم نیمایشەکە یەکەم بینەرانم بەدڵیان هێشتن یەکەم جار هاتم تەواو نەبوو سیارم نۆزڵی وەستا بوو ئیتر چاکم کرد و دواتر لێم دایەوە هاتمە سەرێ زۆر دڵخۆشم بووە زۆر دڵخۆشەبی کە لە جێیەکی بەسە دەکەوی کە ئیدکە ناڕوە زۆر زەوقت دەکەوتە سەر سیارەکەت و مارکەی سیارەکەش. أول حميد جيهاني هاي مدرسة الولاطي ما جاب تشتهبتن أم ولاطي خواجي بيش بيخم بوفال تشتي وصا حمي نوع الرياضي ما تدهبن قالك باشا. Lükkel başûrê Kurdistanê neh grûpên off-road hene û berdewam çalakiyan encam den. Lê hêşta el çi cihên hikûmî bi şêwê fermî nehatîne tômarkirin. Hevaldanên van şofêran bo têperkirina cihên asê tune qazanca wan xweşiye. Lê kes hest bi wê xweşiyê naket tune ew şofêr nebît yê vê cihî têper diketin. Nêçîrvan Hesên Rodaw. Duhok.